سڵاوتان لێبێت ئێرە باڵەخانە نوێیەکانی قەیواستیە. من ئێستا لە باڵەخانەی ئەیسیانزەم کە لە پێش وادەی خۆدا ڕادەستی خاوەنەکانیان کراوە. و هەردوو تەلارەکانی ئەینۆ ئەیانزە لە قۆناغی کۆتایی کارکردندان کە کارکردن تیایدا بە شێوازێکی چڕ بەردەوامە و لە ئایندەیەکی نزیکدا ڕادەستی خاوەنەکانیان دەکرێت. یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم باڵەخانەیە ئەوەیە کە دەڕوانێت بەسەر تیمەنی جوانی شاری سلێمانیدا و لە ڕووەکەی تریشی دەڕوانێت بەسەر ناوچەیەکی فراوانی سەوزایی و پارکی. وەک لای هەمووان ئاشکرا سەرجەمکارەکانمان بە کوالیتیکی بەرز و ستانداردی جیهانی لە ژێر ڕێنمایی تیمی ئەندازیارانی ڕۆژەدا جێبەجێ دەکرێت.